چی لیان ڕاستەقۆی ڕاستەقۆ لەگەڵ تۆمە بەس میوانەکە مشتە ناتۆ مای پێە نامێ وەڵام سەبار بکات دنیای کار پوڵە شتانشتە بەس بازارێ ڕاوەستن ئەمێن جارە ناتوانم سوورە بەگەم میوانەکەم لە ڕاستیدا ئەمە پرۆسەیە یانی دەبێ بەردەوام بی هەر جارە و لە شوێنێک لە جێگایەک ئەتۆ هەوڵەدەی هەڵمەتێ بکەی هەوڵەدەی کارێ بکەی بۆ ژینگە پارێزی لە کوردستان ئێستا ئەمڕۆ کارفور سپۆنسەری ئەم سالاچە ئەکا جێگای دەستخۆشیە ڕۆژێکی تر ڕێکخراوێکی مەدەنی ڕۆژێکی تر زانکۆیەک ناوەندێک گروپێکی مەدەنی دێ یان کەسێک دێ کەسایەتێک دێ پشتیوانی پرۆژەی ژینگە پارێزی ئەکە ئەو بخۆی هەنگاوێکی زۆر زۆر نیشتمان پەروەرانەیە هەنگاوێکی زۆر مرۆڤ دۆستانەیە کە بتوانین کەلتوری ژینگە پارێزی هۆشیاری ژینگە پارێزی لەناو کۆمەلگای کوردی بەردەستە بکەین لەناو کۆمەلگای کوردی درێژە پێ بدەین بەڕاستی ئەمە بەتەنیا بەلایەنێک ناکرێت پرۆسەیەکی هەمەلایەنەیە پێویستە کۆمەلگا خێزان تاکە کەس و مؤسساتی حکومی بێکەوە دەستە ناو دەست خەمی ژینگە بەی خۆیان بزانن خەمی ژینگە هەموو لایەک بەی خۆی بزانی بۆیە ئەمە ئەوڕۆ دەستخۆشی لە کارفورەکەین کە ئەو سپۆنسەری ئەم سالاچە ئەکەن لە ڕۆژی کۆکردنەوەی پلاستیک و خاشاک و نایلۆن و ئێمە هیوادارین کە ناوەندەکانی دیکەش ڕێکخراوەکانی دیکەش مارکێت و بازار و بازرگانەکانی دیکەش لەو بابەتە پشتیان هەبێت سالاچیان هەبێ و بەردەوام بن بۆی بتوانین پرۆسی ژینگە پارێزی بکەینە ڕفتارێکی هەمەلایەنە بە تایبەتی بۆ خەڵکی کوردستان و نەوەی داهاتوو کە ژینگەیەکی پاچیان تەسلیم بکەین.